بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 77. باسی بابەتی ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانی 1 هەتا 10. پرسیاری ژمارە 1 3 جاران 9 دەکاتە چەند؟ ئایا دەکاتە 6 یان 12 یان 27 یان هیچ لەوانە نا؟ شتەچی دیکە؟ ئەمن ئەگەر نەزانم 3 جار 9 دەکات چەند، باشترین شت ئەوەیە وێنەکەی بچێشم، واتە 3 ڕیزی دروست بکەم، هەر ڕیزەی 9 دانا، ئەوجە هەر شتێکم دروست کرد کێشە نییە. پاشان هەموویان بەیەکەوە دەژمێرم، دەزانم 3 جار 9 ئەگەر ئێستا ئەوانە هەمووی بژمێرم ئەو ئەستێرانە یەکسانە بە 27، کەواتە 3 جار 9 دەکاتە 27. دەتوانم ئەوها بنووسم بۆ وێنە 3 جاران 9 یەکسانە بە 27. وەڵامەکەی دەنووسم کە دەکاتە 27. 27 دەور دەدەم، ئەو 27ی هەڵدەبژێرم. پرسیاری 2 دوین 8 پاکەت ماسی کڕی، کەواتە 8 پاکەت ماسی کڕی. بەهای هەر یەکەیان 5000 دینار بوو. چەند هەزاری داوە؟ واتە بە هەمووی ئەو 8 پاکەتە کردیە چەند؟ دیسان لێرە ئەگەر نەزانم 8 جاران 5 یەکسانە بە چەند، دەچم 5 ڕیز دروست دەکەم، هەر ڕیزەی 8 دانەبی، ئەوجە هەمویان بەیەکەوە دەژمێرم. 5 ڕیز، ئەوە ڕیزەک، ئەوە 2 3 4 5، هەر ڕیزەی 8 دانە، 1 2 3 4 5 6 7 8. ئەوجا گەر ئێستا هەمویان بژمێرم دەبینم دەکاتە 58 یەکسانە بە 40. ئەوجە 58 یەکسانە بە 40 کوو بنووسم لە چەپ لۆ ڕاست یان لە ڕاست لۆ چەپ، هیچ کێشە نییە. کاتە لێرە ئەمن ئەو وەڵامەی هەڵدەبژێرم. پرسیاری 3 پەیوەند 64,000 دیناری هەبوو. 35,000 دیناری بە تۆپ داوە، واتە تۆپەکی کڕی بە 35,000 دینار بوو. کتێبەکیشی کڕی بە 25,000 دینار. لێم دەپرسن ئایا چەند هەزار دیناری لا ماوە؟ تۆزە کۆپرسیارە ئاسان نییە، لەبەرەوەی لێرەش ئەمن دەبی ئاگام لێبی بزانم چ دەکەم. 35,000 دینار لەگەڵ 25,000 دیناری خەرج کرد پەیوەند، کەواتە تەمەشا دەکەم بزانم بە هەمووی چەند پارەی خەرج کردیە. تۆپەکی کڕیە بە 35,000 دیناری، کتێبەکیشی کڕیە بە 25,000 دینار. ئەمن ئەگەر 35 و 25 کۆ بکەمەوە بزانم بە هەردووچی دەکات چەند، کە کۆی دەکەمەوە 5 و 5 10، سفر لێرە دەنووسم، 3 و 2 5 یەکی 6 یان هەر بە هزری کۆ دەکەمەوە، 30 کۆ دەکەمەوە لەگەڵ 20 دەکات 50، پێنجەکانیش کۆ دەکەمەوە لەگەڵ 1 دەکات 10، ئەوجا 50 کۆدا یەکسانە بە 60. بەخۆی چەندی پارە لەکن بوو؟ 64. ئەگەر 64ەکەی بینم 60 لێ کەمکەمەوە هەر بە هزری دەزانم کە 4,000 دیناری لەلا دەمینێتەوە، کەواتە دەنووسم 4,000 دیناری لا مایەوە. ئەو وەڵامەی دەور دەدەم.
پرسیاری 4 شارە 25,000 دیناری لایە 7 کارتی پۆستەی کڕی 7 دانە کارتی دەکڕی هەر یەک لەو کارتانە بە چەندیە 2000 دینار یەک کارت 2000 7 کارت چەند هەزاری داوەواتە نرخی 7 کارت دەکاتە چەند دیسان لێرە ئەگەر نەزانم دەچم 2 ڕیزی دروست دەکەم هەر ڕیزەی 7 دانە پاشان دەژمێرم بزانم دەکاتە چەند کارتی پۆست 2 ڕیزی دروست دەکەم 1 2 هەر ڕیزەی 7 1 2 3 4 5 6 7 ئەوجە دەژمێرم 8 9 10 11 12 13 14 کەواتە 7 جاران 2 دەکات 14,000 دینار 14,000 دینار لێرە ئەو 25 بە کەلکم نەهات هەندێک جار زانیاری هەیە کە سوودی نییە بەڵام زانیارێکە هەیە کە بەکاریشی ناینم لێرە تەنیا 7 و 2 لێک دەدەم یەکسانە بە 14 پرسیاری 5 ئەو کاتژمێرە ئاماژە بۆ چ کاتێک دەکات ئەگەر تەمەشای ئەو کاتژمێرەی بکەم دەبینم هێشتا نەبوویتە کاتژمێر 7 چونکە لەو ناوەندەیە ئەو سۆرە ئەگەر ئەو سۆرە ئەو هالێرە بەوە ئەوجە 7 بوو هێشتا نەبوویتە 7 چەندی مایە ببیتە 7 کاتی ئەو شینە دەڕوا دەگاتە سەر 12 کەواتە 20 خولەک مایە لۆ 7 بەڵام نووسینی کات ئەوها ناکرێ نووسینی کات بەو شێوەیەش دەتوانین بنووسین کاتژمێر 6 و 40 خولەکە کاتژمێر 6 لەگەڵ 40 خولەک چونکە لێرە هەتا ئێرە 5 خولەک 10 15 20 25 30 35 40 کەواتە پاشی 6 40 خولەک 6 و 40 خولەک نووسینەکەی ئەوها دەنووسرێ پرسیاری ژمارە 6 بەهای خانەیی ڕەنووسی یەک لەو ژمارەیە چەندە ڕەنووسی یەک کاتە ئەمن دەبی هەمیشە لە لای ڕاستەوە دەست پێ بکەم یەکەم خانە یان یەکەم ڕەنووسی یەکانە ڕەنووسی دەیان سفرەکەیە ڕەنووسی سەدان چارەکەیە ڕەنووسی هەزاران هەفتەکەیە و ڕەنووسی 10,000 ئەو یەکەیە کە پرسیاریان کردبوو بەهای خانەی چەندە کەواتە لێرە دەکات 10,000 بەهایەکەی 10,000 کامەی هەڵدەبژێرم ئەوە 10,000 پرسیاری 7 مریەم 8 قاپی هەیە مریەم 8 قاپی هەیە هەر قاپێک هێلکەیەکی لە ناو دانا لە ناو هەر قاپەی یەک هێلکە ئایا چەند هێلکەی بەکارهێنا زۆر زۆر ئاسانە 8 دانە هێلکەی بەکارهێنا چونکە 8 قاپی هەبوو لە ناو هەر قاپەی یەک دانە هێلکەی دانا پرسیاری 8 ژمارەیەک ئەگەر هاتوو جارانی بکەم یان لێکی بدەم لەگەڵ 4 ئەنجامەکەی دەبیتە 36 ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە کەواتە لە من دەپرسن چ ژمارەک لێکی بدەم لەگەڵ 4 ئەنجامەکەی دەبیتە 36 ئەگەر نەزانم ئەمن 4 ڕیزی دروست دەکەم کە 4 ڕیزەکەم دروست کرد
ئەو چەند دانەیەک دادەنێم هەتا دەبیتە 36. ئەوجا ئەو کات دەزانم ئەگەرە من لە هەر ڕیزەی 9 دانەم دانا ئەو کات بە هەمووی دەکاتە 36 چونکە 4 جاران 9 یەکسانە بە 36. پرسیاری 9 نەژاد کتێبەکانی لەسەر 4 ڕەفە دانا. هەر ڕەفەی واتە لە یەک ڕەفەی چەند کتێبی دانا 7 کتێبی لەسەر دانا. ئایا هەموو کتێبەکانی چەند کتێبی هەیە؟ ئایا ژمارەی کتێبەکان کامەیە؟ 4 ڕەفی هەیە لە هەر ڕەفەی 7 کتێب هەیە ئەوجا پاشان کتێبەکان هەموویان دەژمێرم هەتا بزانم دەکاتە چەند. ئەوها دەژمێرم 1 2 3 4 5 6 7 دیسان ئەوانی دەژمێرم 8 9 10 بەڵام ئێستا من پێویست ناکە هەمووی بژمێرم پێشتر ژمار دیتم دەزانم دەکاتە 28 دانە کتێب. وەڵامەکە دەکاتە 28. کرێکار لە هەر تورەگەیەک 5 دەنکە شیرینی دانا. لە یەک تورەگە 5 دەنک. ژمارەی تورەگەکانیش 8 دانە بوو. کاتە 8 تورەگەی هەیە لە هەر تورەگەی 5 دەنکە شیرینی دانا. ئایا بە هەمووی چەند دەنکە شیرینی هەیە؟ دیسان لێرەش دەتوانم 5 ڕیزی دروستکەم لە هەر ڕیزەی 8 دانە یان بە پێچەوانە 8 ڕیزی دروستکەم لە هەر ڕیزەی 5 دانە. هیچ کێشە نییە. وەڵامەکەی هەروەکو یەکە دەکاتە 40. ئەگەر نەزانم دەبی ئەمن هێڵکاریەک دروستکەم هەتا وەڵامەکەی ببینمەوە. لێرە نووسرایە ئەوەی دەیزانی بینووسە. ئەوەی دەیزانی بینووسە. پرسیاری 11 ڕستەیەکی لێکدان بنووسە کە پەیوەندی بەو ڕستەی کۆکردنەوە هەبی. لێرە من ئەو ڕستەی کۆکردنەوەم هەیە دەیکەمە ڕستەی لێکدان. 5م هەیە 5ەکەی زوو دەنووسم ئەوجا 5ەکەی دەژمێرم چەند دانەیە 1 2 3 4 کەواتە دەنووسم 5 جاران 4 بێگومان یەکسانە بە 20. ڕوونی دەکەمەوە کە مانای ئەوەیە من 5 ڕیزم هەیە هەر ڕیزەی 4 دانەیە یان 4 ڕیزم هەیە هەر ڕیزەی 5 دانەیە هیچ کێشە نییە. وەڵامەکە یەکسانە بە 20. پرسیاری 12 پرسیارەکی زۆر گرنگە زۆریش ئاسانە. کامەیان گەورەترە؟ ئایا 8 جاران 1 گەورەیە یان 9 جاران 0؟ یەکەم شت ئەم دەبی وەڵامەکانیان ببینمەوە. دەنووسم 8 جاران 1 یەکسانە هەر دەکا 8. ئەوجا دەنووسم 9 جاران 0 یەکسانە بە 0. کامە گەورەیە ئێستا 8 یان 0؟ 8 گەورەیە کەواتە وەڵامەکەم 8 جاران 1 گەورەترە لە 9 جاران 0. دەتوانم ئەوها بنووسم 8 جاران 1 گەورەترە لە 9 جاران 0. دەتوانم ئەوها بنووسم. دەتوانم ئەوهاش ڕوون بکەمەوە. دەتوانم بە نووسینیش بنووسم. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 77 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.